لە شارۆچکەی تەقتەقی شارۆچکەی تەقتەق یەکێکە لە شارە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ماوەی چەند ساڵێکە ئەم کۆبنەوەی خۆڵ و خاشاک و ئەم پیسیانێکەوە لەسەر جادەکان دەبیننەوە هەروە سیمایەکی تری ناشیرن کەوا زۆر باوە ئەویش سەگە بەڕڵاکانە و ئەوەش هەر ڕەتی بە شارەوانیەوە هەیە تا ئێستا بیر لە چارەسەری نەکراوەتەوە. وەڵڵی زۆر ناشرین کردووە بەڕاستی ئەم شارێکی شوێنێکی گەشتیاریە شوێنێکی خۆشە بەڵام بەداخەوە خزمەتگوزاری هیچ نییە شارێکی پیسووە و هەروە بۆ نەخۆشیش دەردوبراوە کاتەوە بەڕاستی هیچ خزمەتگوزاریشتیان نییە. وەڵی سیمای شاری تەقتەق زۆر ناشرین وە زۆر پیسا داوا لە شارەوانی دەکەم تیمەکانیان بنێگە تیمیشیان نانێرن تەرەنتەریستەکانیان بنێرن ڕۆژانە خەرکەکە خۆی پازما و خۆراکی فڕکاتەوە خۆیەداتە ناوی ئەگە تەرەنتەرەکانیان بێ کارمەندەکانیشان نێ خەریکە خۆی هەوڵەدا یعنی شەکان بەڕوا داواشانە دەکەم بەردەوام من تیم دروستکەن